مازگیان چوون بۆ ماڵە تازەکە وەی چیشتی جوانی بۆ هاتووە ئەنجە گوێ بگرە جلی مارکەم کڕی گران بەسەر چاخۆم پێڵێ حافیز لەگە خواافیزی یا الله یا الله خێر بوەگری چیە ژنەکە چۆن ناگریم کە دایکە مردووە بە قوربانی بی ئەی بوەگری ئاوەسخان چی ئاوازخان کوڕەکەی سیار لیەوە قزا بەڵادور ئەی چی بوو ئاوازخان قسالەکەی ماڵی ئاوازخان ناشەکەوتوێتە حەوزی غەسالەکە و خنکابێ نا ئەی کارەمان ڕەپی کردووە ئەی چیەتی ماڵی ئاوازخان 15 کیلۆی من 14 کیلۆیە وەڵا حیامانە چێ سامن بیرم لەوە نەکردەوە غەسالەیەک کیلوێ لەوەی ئێمە زیاتر بێ وەڵا عالەمەکە تەپڵ و زوڕامان بۆ لێیە بەخوا بێم گەڕەکە چۆڵکەین هەر ئابرومانە چێ بچینە دەرەوە ئەوە چێگاڵتە پێکەی ئەوڵا قەشمەری شێ پێەکەم ئاخر کیلۆیەک چیە ژنێکە لە شخصیتم کەمە بێتەوە لە گەڕەکە یعنی بە کیلۆیەک شخصیتێک کەمە بێتەوە شێتێکەکەتم بە قورعە دەلاتوە دوومرێ ئەوە چییە ئەها چاول لێ سەیریکە ئەوە وەختە کچەکەوێتەوە ها ئەو لا سەیری باوکی ناکە سەیری کردەوەکانی دەکا وەڵێ چیتە چەتی و هیچ نییە بەس بۆ خەری کاتەق بۆ دیسان سیارەکە فیت پۆمپی سووتە چای چێکەینەوە کچمەوە خەفەتی بۆ چییە چۆن خەفەتی بۆچی هەموو ڕەفیقەکانم سیارەکانم بای سێ دەفتەرە تەنها ئەوەی من بای دەفتەر و نیوەکە کەچی من مەسەلە دەفتەر و مەفتەر نییە بانزینەکە هەیە باش هەیە خراپ بەقتی لە دایکیە چێ ڕەشە بەختی بڵێ سێم لوشکەم جووتە ئێ مشکلەی سیارەکەیتی بۆی حەلەکەمەرەوەیە نەخێ مشکلم بەس سیارەکە نییە ئەی چیترە مشکلم تەخەڕوجەکەشمە ئەوە چییە هەموو ڕەفیقەکانم بە تایبەت ترێ ساڵونەکەی بای 300 دلار بوو من نەبێت تەنها بای 150 دلار بوو کچەکەم تۆ خۆ جوانی بە شەرەفم ئەو کچێ باسی ئەەکەی بە 50 گەڵا جوان نابێ وەڵاهی بێ تەجمیلکە ئەبێ سلفەی بۆ بکات لە حکومەتی هەرێمەوە دەدانیشن وڵە ئێوە تووشی غڕور نەگینە لە چیتان کەمە خۆ جوانی لەی گوڵە کچێکم شاسی لە دایکیە بڵێ منی 14 کیلۆی مێغەسالە خوا چۆن تۆشی ئەم مشکلەیە بووین ئەمە چی چییە کوڕم چییە بمشارنەوە بۆچی بۆ ڕۆڵە بۆ چێکی تۆ ئەیکەم بەستریک بۆ وەرە تە سۆختی سنابە من لە تۆ بەس تۆ چی بۆ کوڕم چی کردووە تۆ هیچ ماڵێ بەس بمشارنەوە تۆسێمە ناکەوە بمشارنەوە قسەمەکەن یە لە پێ وشارنەوە باوانە شێ چی کردووە کوڕم دزی نەکرد کوڕە دزی چی بەس بمشارەوە باوەی باشە چی کردو تێم بگەێنە ئێستا بەس جان بمشارەوە بێ لەکوێ بوو شەرمەوە سلام علیکم علیکم السلام ئەم گزگلە هیچیە تو شەرف من گزگلم ها لە هەمووتان درێژترم کورە تۆ ناڵێمەوەی تەنیشتی ئەڵێم بەڵێ کوڕی منە چی کردووە هی تۆیە علی نیعمان بەڵێ گەورم ئەزانی. نعمان ئەری کاکە کەی وەختی نیعمان و نوعمانە بەساقە بێمە مهمە هەیە و هاتوون ئامڕقەبزەوە تۆ باش دەرچووە قوربان باش ئامەتی وەی تۆ کەتنی کردووە چی کردو نابێ بزانم جا چی نەکردووە کابرایەکی داما و خانەنشین سێ تەبەق هێلکەی وەرگرتووە خۆی لێ هەر هێلکەی و بەلایە کاڕێی گەورم ها سناپەکەوە لای بە کچێ لای بە سناپە ئەی بۆ ئەکتیڤی سناپەکەم کرێ بەوێت بە پیاوی حکومەتی چۆنە بێ لە سناپ دەچی لای بە ڕاستەکە ئەها چاوە لێ ژنەکە ئەڵێم ئەوەنە غرور مەبن ئەهاتیمان بەسەر هاو قوڕکرا بەسەرمانە ئەی هەر تۆ نەبوویوە تێ کوڕەکەم تاقانێبانی بێناز نەبێتی ئیشە بۆ یەکەم ئەی هەر تۆ نەبووی کە ئاچوونە ڕێستۆرانتەکان سناپتە کردووە و بڵاو دەکرێت با ڕەفیقەکانم دڵی بتەقێ تۆ نەبووی کە حەزی لە من کرد وتی باو شەرتا و هێنم داوای هەرچێ بکەی بۆ دەکەم ئێو کاتە کەرم دوو لە ڕووی جەنابتە ئەر تۆ نەبووی ئەتۆ دوێنەی مەزرعەکە بڵاو کەرەوە بۆ ئەوەی پێمان بڵێن ئێوە شا بە سەبان نازانن ڕاست دەکات ئەی هەر تۆ نەبووی ئەو پۆز لێن بەسەر ڕەفیقەکانتانە ئەی هەر جەنابێ نەبووی لە دایرەکانە پارە و پولی خەڵکی خوار بۆیە حاڵی عیلەکە و ئاوا جوانە وەڵڵاهی خۆی هەر خۆم خۆی ئەمە خۆم بوو من خۆم بووم کەواتە عەریف نیعمان بەڵێ گەورم بۆم بگرە نایە. ئەوە تیۆ بە شانتە و بیبە بەسەر چاوەرە. یاڵا نایە. بگرە وەرە. نایم نییە دەی بیبە یاڵا بڕە دی بڕە پاپیشکە خوا لەم نەفسێنێت ئەمرن نەمێنێت ئەها ئەمەش ئیشی غروری ئێوە